أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي بنانه لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي بنانه بل يريد الإنسان ليفجر أمامه يسأل أيان يوم القيامة صدق الله العظيم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویست سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لێبێ لە بەرنامەی باس و خواست لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست داین. دەورەی بەرنامەکەمان شێوازەکانی قورئان خوێندنە یان خوێندنی قورئانی پیرۆزە بە میوانداری زۆر بەڕێز شێخ حسێن بەرزنجی قورئان خوێنی نێودەوڵەتی. یا شێخ زۆر بەخێربێی و سوپاس بۆ ئەو دەنگە مەلەکوتیەشت کە لە سەرەتاوە ینی وا لێکردین کە زیاتر ڕۆحمان بەلای قورئان و بەلای نەبەراتی قورئانە بێ. سوپاس بۆ ئێوەش، سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەم دەرفەت و چاوپێکەوتنی. زۆر سوپاس کاک شێخ حسێن. دەمەوێت لەو شوێنەوە دەست بە باس و خواسەکەمان بکەین. ئێوە کارێکی تازەتان هەیە، کارتان بۆ کردووە، ئەویش کردنەوەی خولێکە دەورەیەکە بۆ پێگەیاندنی ئەوانەی کە دەیانەوێ بچنە نێو ئەم جیهانەوە ئەسپی خۆیان تاو بدەن لە بواری خوێندنی قورئانە. هەم تیلاوەیە، نەزم هەم تیلاوە هەم تەرتیلە، بەڵام بەڕێزان دەمەوێت سەرەتا لەوە بچینەوە باسێکی ئەو خولەمان بۆ بکەیت. بسم الله الرحمن الرحیم. ئەم خولە ئێمە لە ڕێگەی ڕێکخراوی شیفا هەستاین بەکردنەوەی خولێک بۆ ئەو بەڕێزانە و خۆشەویستانەی کە ئارەزوومەندن کە فێری ئاوازەکان و مەقاماتی قورئانی ببن، بە تایبەت ئەوانەی کە قورئانی پیرۆز بەباشی ئەزانن و ئەحکامی تیلاوە و تەجوید ئەزانن و علمی تەجویدیان بەباشی خوێندووە و ئەتوانن بە شێوازێکی جوان قورئان بخوێنن. تەنها ئەوە ماوە کە بێن علمی مەقامات و علمی سەوت و بەکارهێنانی دەنگ و دەنگخۆشی کە ئەویش لەسەر فەرمانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کە فەرموویەتی ما أذن الله لشيء ما أذن لنبي حسن الصوت يتغنى بالقرآن يجهر به. كوابي أبيت ما هول بين بو أوي زياتر دنخوشي وبواري آواز مقامات قرآني زياتر برو بيبدين بو إن شاء الله
جیلێک و نەوەیەکی باشتر دەنگخۆشتر بێتە کایەوە. ئینشاءڵە بەپێی قسەکانی بەڕێزت بێ ئەم خولە بۆ پێگەیشتەکانە ئەوانەی کە تەنها ماوە دەرکەون. بەڵێ ئەوانەی کە تەجوید بەباشی ئەزانن و قورئان بەباشی ئەزانن دێن ئینشاءڵڵا لە لای ئێمە ئەوەی ئێمە پێمان بکرێ و لە تواناماندا بێ قسووریان لێ ناکەین ئەوەی ئێمە بیزانین حەزەکەین ئەوانش بیزانن بەپێ ئەو فەرمودەی کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. ئەمەش طبعا علمە و علمیش نابێت کەتم بکرێ و بێ بدرێ بە باقی مسلمانان ئەوانەی کە خوای گەورە بەهرەیەکی پێداون. زۆر کەس هەیە دەنگخۆشیەکەی هەیە بەڵام لەبەر ئەوەی کۆمەڵێک ئەسباب و هۆ هەیە دەرناکەوێت. یەکێک لە هۆیەکانەوە ئەوەیەکەوە کەسانێک هەیە تووشی ینی شەرم ئەبن کە ناو کۆمەلگا و لە شوێنێک گشتیەکانە قورئان بخوێنن جۆرێک حاڵەتی نەفسیە تووشی شەرم و ئەوە ئەبن ناتوان دەرکەون لەگەڵ ئەوشا ئەکرێت کە دەنگێکی خۆش و ئاوازێکی باش و ئەدائێکی جوان دەربخەن بەڵام ئەبێ ئەمە زیاتر برەوی پێ بدرێ لە ڕێگەی هەندێک تەمارین و ئیرشاداتی ئەکادیمی علمی بۆ ئەو کەسانە بۆ ئەوی بتوانن ئینشاءڵڵا زیاتر برەو بە دەنگەکەی خۆیان بدەن. ئێوە دەتانوێت مینبەرێک بن بۆ پێگەیاندنی ئەمانە دەرخستنی ئەمانە. زۆر باشە ئێوە فیلتەرتان چ بووە ینی لە ڕێی ئەمانەتان چۆن کۆ کردوتەوە و بۆی ینی چۆن زانیوتانە کامانە لە تەجوید باشن لە قورئان خوێندن باشن پێشتر ئێوە ئەمانەتان تاقی کردوتەوە؟ ئینشاءڵڵا ئێمە پێشتر دەورەی ترمان وتوتەوە ساڵی پار سەنتەری ئیقرا دەورەیەکمان کردەوە سوپاس بۆ خوا 65 کەس لەوێ لە دەورەکە هەموو بڕوانەمەیان وەرگرت و سوودمەند بوون لە لای بەندە و ئەم ساڵیش بەعینی شت بەو پێ ئەو فلتەرە کە ساڵی پار پێ ڕۆشتون و وەکو یاسایەک دانراوە یەکەمە بێ ئەو فلتەرە ئەوەیە ئەو کەسە قورئان و ئەحکامی تیلاوە باشی بزانێت. دووەم فلتەر ئەوەیە کە سەوتی هەبێ نسبەتێک لە سەوت خۆشی تیابێ. ئەوش بەچی دەرەکەوێت ئێنە هەتاکو ئەمڕۆژ مەجای ناونووسین هەبوو کە ناو بنووسرێ و بۆ ئەوەی ئێمە لە ڕۆژانی داهاتووە لوژنەیەک دانیشێ و اختیباری ئەمانە ئەکات یەک هەم لە ڕووی ئەدا و بڵین تەجوید و سەوت و ئەوانەوە هەمووی اختیبارێکەکرێ و ئینشاءڵڵا دواتریش بەردەوام بین لەسەر دەورەکە و مەرجێکتان دانابوو کە کەس ناکرێت لە خوار 15 ساڵیەوە بەشدار بێ ئەمە بۆچی ینی بۆ ناکرێت؟ تەنها سەبەبێکمان هەیە بۆ ئەوە ئەکرێ خوار 15 ساڵیش بەشدار بێت بەڵام عادەتەن 15 بەرەو سەرەوە ئەو کەسەی کە ئەچێتە مەرحەلەیەکی تر لە قۆناغی ژیان ئەوش پێوتری مەرحەلەی بلوغ دەنگ زیاتر ئەکرێتەوە دەنگەکە ئەگۆڕێ دەنگەکە کۆمەڵێک گۆڕانکاری بەسەراتێ لەبەرەوە 15 ساڵ پێم وابێ یعنی حدێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کە ئەیانوێ فێری مەقاماتی قورئانی ببن چونکە پێش ئەوە احتیمال هەیە ئەم دەنگە نەکرابێتەوە بە جۆرێک لە جۆرەکان دوای تووشی گرفت ببێ لە دواییە نتوانێت سەیطرە بکاتە سەر سەوتی خۆیان چونکە لەو نەگەیشتوتە حەدی ئەوەی کەوا ئێمە بوومان دەرکەوێت ئەم دەنگە گەیشتوتە حەدی بلوغ گەیشتوتە ئەو ئاستی کە بتوانێت قورئان بەدەنگ بخوێنێ یان کە پەروەردەیکەن بتوانێت پەروەردەی کا و ڕای بێنێ و چونکە بەڕاستی مەقامات کە تۆ فێری بووی دوایی ئەبێ بەردەوام تۆ بۆ ئەوەی لەبیرت نەچێتەوە بە شێوازێکی ئیستیمراری ڕاهێنانی لەسەر بکە و هەوڵداشتی زیاتری دەربارەی فێر بێ کە ئینشاءڵڵا لە ئەو باسیەکەین لە تەورەکە. زۆر باشە ئەم خولە چەندە خایەنێ وانەکانی چین وەڵا خولەکە خۆی عادەتەن یعنی ئێمە وامان داناوە لەبەر ئەوەی زۆربەی ئەوانەی کە پەیوەندیمان پێوەکەن یاخود ئەیانەوێ بەشدار بن یان خوێندکارن یان ئەوەیە کە لە شوێنێک ئیش دەکا پابەندە بە ئیشێکی ترەوە لەبەرەوە عەلەل ئەکسەر ڕۆژێک یا دوو ڕۆژمان لە هەفتەیەکا داناوە تەمان خەڵکی لە منتیقی بڵین لە ڕانێ و قەڵات زێوە تا ئەچێتە پێنج جوێن و منتیقی هەورامان کۆمەڵێک خەڵکێک ناوی نووسیوە سوپاس بۆ خوات نزیکی 7 کەس ناویان نووسیوە بۆ بەشداریکردن لەم دەورە و لەم خولەیە بۆ ئەوە ئێمە ڕۆژێک یان دوو ڕۆژمان داناوە و دەرسەکانیش بە شێوازێکی ئەکادیمی و علمی ئێمە ئەجهیزەمان هەیە جیازی مێکسەرمان هەیە بۆ ئەوەی
ئەو کەسە کە مەرحەلەیەک ڕۆیی دوای پێی ئەخوێنین دوای مەقامەکان یەکەی کە ئاشنایی ئەەکەین و پێی ئەڵێن ئەمە فڵان مەقامە و ئەبێت تەمرین لەسەر بکە پاشان سیدی ئەدەینێ و بە شێوازێکی نەزەری و بە عیلمی مەقامەکەی پێ ئەناسین مەقام بە مەقام دوایی شتێکی پێوترێ ڕەبتکردنی مەقامەکان بەیەکەوە چۆن بتوانێن ڕەبتی کا و ئینتیقال بکە لەم مەقام و بۆ ئەو مەقام کە ئیسە ئینشاءالله دوایی یعنی بەکات ئێوە ڕۆژانە چەندێک ڕاهێنانیان پێ دەکەن چونکە ئەمە لە 2 ساعات کەمتر نییە مەقامات لە 2 ساعات کەمتر نییە بەڵێ هەر بەڕێستان لەم خولەدا مامۆستان وەکو بەتەنیا ئەم کار دەکەن بەڵێ بەو پێیکە لە ناوچەیەکی زۆری کوردستانەوە خەڵک خۆی ناونووس کردووە بەڵێ هەست دەکرێت ڕۆژ بە ڕۆژ هەوادارانی ئەم عیلم و ئەم زانستە لە زیاد بووندابێ الحەمدولله سوپاس بۆ خوا لە هەموو بوارەکانی قورئان یعنی لە بواری پێشبڕکێ لە بواری بەشداریکردن لە فیستیڤاڵاتی قورئانی یعنی کە لە کوردستانە ئەکرێ لە بواری ئاواز و مەقامات کە زۆرێک لەو گەنجە خۆشەویستانە کە وا سەرقاڵی ئەوەن کە ئیجازە لە تەجوید و لە قیراعەتەکانە وەرگن پاشان دێنە لای ئێمە بۆی مەقاماتەکەش فێر بن ئەمە ئەگەر بەڵگە بێ بەڵگەیە بۆ ئەوە کە الحەمدولله گەنجێکی زۆر بەرەو ئەوە ئەڕوا کە احتیمام بە دەنگ بە و بە مەقامات بە و بە هینێک بە حەزەکەم ئەوم لە یاد نەچێت کە برای بەڕێزمان مامۆستا گۆران خوای گەورە پاداشتی باتەوە لەگەڵ ڕێکخراوی دارولبەیان و لەگەڵ مامۆستا عەبدولدائیم هەورامانی خوای گەورە پاداشتی خێریان باتەوە خەریکن کەوا پێشبڕکەیەک بۆ سەر ئاستی کوردستان و بەتایبەتی شاری هەڵەبجەی خۆشەویست پارێزگای هەڵەبجەی شەهید لەوێ ئەم پێشبڕکێ ئەکرێ چەندەها کەس ناوی نووسیە بۆی لە پێشبڕکەکە بەشدار بێ ئەم ساڵ بەڵێ ئینشاءالله لە پێش ڕەمەزان ئیختیبارێک ئەکرێ ئیختیباری کۆتاییش لە دوای جەژنی قوربان ئینشاءالله بە ئیزنی خوا ئەکرێت زۆر باشە کاک شێخ حسێن ئێوە لە ئەنجامی و خولانەی کە لە ڕابردوو کردوتانە و ئەمەی ئێستاش کە کۆمەڵێکی زۆر کەس خۆی ناونووس کردووە توانیوتانە دەنگی تازە بدۆزنەوە ینی کەسی وا بدۆزنەوە کە ئەمەلتان پێ هەبێ بۆ ئایندە ببێتە قاریئێکی بەتوانە کەسێکی دیار کەسێکی لە هاتوو الحەمدولله سپاس بۆ خوا ڕۆژ بە ڕۆژ ئێمە خەڵکی باشتر ئەدۆزینەوە و خەڵکی چاکتر ئەدۆزینەوە کەوا خوای گەورە بەهرەی پێداون بەهرەی دەنگخۆشی پێداون بەس ئەوەیە ئەبێ ئەم دەنگە کارا بکرێ و ئەم کەسە تەشجیع بکرێ و هەوڵ بدرێ ئەم کەسە ئەم دەنگەی زیاتر بەقووەتر و بەهێزتر بکرێ و شتی زیاتری فێر بکرێ بۆ ئەوی بتوانێت بە ئەدائێکی جوان بە شێوازێکی جوان و من هەموو جارێک ئەڵێم ئینشاءالله وەکو برایەک ئەیوت ئەمە قسەی برایەکە کە ئەیوت ئینشاءالله لە چەند ساڵی ڕابردووە داهاتووە ئەبینی کوردستان منافسەی عالمی ئیسلامی بکە لە ڕووی قاریئەوە و منیش تەمەنام وایە و ئومێدیشم وایە کە ئینشاءالله لە چەند ساڵانی داهاتووە قورئان خوێنانی کوردستان کێبڕکێ و منافس ئەبن بۆ دەنگخۆشی لەگەڵ قاریەکانی جیهان هەرچەند بەداخەوە با لێرەوە جێی خۆیەتی گلەیەک لە حکوومەتی هەرێم بکەم کە لە وەزارەتی ئەوقاف و هەرچەند تا ڕادەیەک هەوڵیان داوە بەڵام لە پێویستانە بووە کە بتوانین ئێمە لە دەوروبەرمان ساڵانە پێشبڕکێ ئەکرێ پێشبڕکەی قورئان خوێندن ئەکرێ لە وڵاتی ئێران هەموو ساڵێک لە مانگی شەعبان پێش مانگی ڕەمەزان پێشبڕکەیەکی سەرتاسەری بۆ حیفظ و بۆ تیلاوە دەنگخۆشی بڵێن لە وڵاتە ئەنجام ئەدرێ کە سەدەها وڵات لە وڵاتی جیهان بەشدارن کورد لەبەرەوەی دەوڵەتی نییە بەشدار نابێ و بێبەشە بێت چەند ساڵە لە کەوە 30-40 ساڵە لە وڵاتە ئەنجامەدرێت لە وڵاتی مالیزیا و لە وڵاتی تورکیا و لە وڵاتی میسر و لە وڵاتانی تر کە دەیان و سەدان پێشبڕکەی بۆ دەنگخۆشی و بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز هەیە کەچی کوردی لێبێ بەشە بۆیە ئەڵێم داوا ئەکەم لە حکوومەتی هەرێم و لە وەزارەتی ئەوقاف بیزات زۆر هەوڵ بن بۆ ئەوەی کە قورئان خوێنی کورد دوانەکەوێت لەو قاریئانە چکە لەوان کەمتر نییە هەوڵ بن ئینشاءالله قورئان خوێنی کورد بەشداری پێ بکەن لەو پێشبڕکەیانە زۆر باشە بەس پێ وایە کۆمەڵی دەوراتی بەڕێستان دەیکەنەوە کە لەوانەیە ئەضعاف الئیمان بێ لەوانەیە بە تاقی و بە توانایەکی مادی زۆر کەمەوە بێ ینی کیفایەتە بەسە بۆی کە قورئان خوێنی بەتوانە پێ بگەن یان و تا پێویستە لە هەرێمی کوردستان پەیمانگایەک زۆر شوێنێکی دیاریکراو بێ کە تایبەت بێ و شتێکی بەردەوام بێ ئەمانە پێ زۆر پێویستە کە پەیمانگایەک هەبێ ئێمە ویستمان سنتەرێک دانین
و هەر بە تەماشین ئینشاء الله ئەگەر لە ئایندەشا بێ سنتەرێک دانین ئەم سنتەرە بەس تایبەت بێ بە مەقامات بە فێربوونی ئاوازەکانی قورئان وەکو چۆن لە میسر لە قاهرە مەعهدێکەیە مەعهدی فنونی تیلاوە ئاوازەکانی قورئان کە کاتی خۆی شێخ هەلباوی بەڕەحمەت بێ لەوێ ئاوازەکان و مەقاماتەکانی تیاوتەوە حەز ئەکەین لە کوردستان و لە سلێمانی بیزات کە مەعهدێک یان سنتەرێک یان ڕێکخراوێک هەبێ و ئینشاءڵڵا لە ئایندە ئێمە بەتەمەین کارێکی وا بکەین کە بڵین ڕێکخراوێک یان سنتەرێکی وا بکەینەوە تایبەت بێ بە فنونی تیلاوە بە هونەرەکانی قورئانی پیرۆز و بە تایبەتی بیزات مەقامات بۆ ئەوی زیاتر گەنجی کورد دەوراتی بەردەوام دەوراتی پەروەردەکردنی زیاتر بەڵێ هەم لە ڕووی ئەحکامی تیلاوە و تەجویدەوە چونکە ئێمە هیچ کەسێک وەرناگرین لە لای خۆمان کە تەجویدی تەواو نەبێ کە نەزانێ قورئان بەڕێک و پێکی بخوێنێتەوە چونکە تەجوید لە هەموو شتێک ئەولاترە مەخاریجی حروف لە هەموو شتێک ئەولاترە ئەبێ ئەم کەسە کە دێت مەقامات لە لای ئێمە خوێنێ بە شێوازێکی علمی ئەکادیمی بەوەی کە زانایان تەجوید زانستی تەجویدیان داڕشتووە ئەبێ بەو شێوەیە تەجوید بزانێ و وەقف و ئیبتیدا بزانێ لەکوێ دەست پێکاوە لەکوێ ئەوەستێ و جۆرێک لە جۆرەکان دەنگخۆشیێکی تیاوێ پاشان بێتە لای ئێمە دەوراتەکە ببینەوە ئیلا بۆ کەسێک کە نەزانێ قورئان بخوێنێتەوە سوودی نییە جوانە زۆر باشە ئێمە بابەتەکەمان باسکردنە لە قورئان شێوازەکانی قورئان خوێندن ناشێ هەر ئاوا بە قسەوە بیبینە سەر دەبێت جارجارە حەز دەکەم جەنابەت ئەگەر کاک شاسێن نەوەڕنا یعنی دڵمان ئاودەی إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن الله يعلم غيب السماوات والأرض والله بصير بما تعملون. والله بصير بما تعملون. بسم الله الرحمن الرحيم. قاف والقرآن المجيد. بل عجبوا أن جاءهم منذر منهم فقال الكافرون هذا شيء عجيب. صدق الله العظيم. جزاك الله. ئەمە شێوازێک بوو چێ مەقام لەسەر شێوازی مەقاماتێک بوو ئەم قورئان ئەمەی کە بیدایە دەست پێکرد مەقامی نەهاوەند بوو دوای چوومە کورد دوای ئەو چوومە سەبا و گەڕامەوە بۆ بەیات و خەتمم پێکرد. دەستەکانت خۆش بێ ینی شتێکی ئەوەندە سادەش نییە ینی تێکەڵ چێشکردن و متربەکردنێکی زۆر و ئەوەی تێدایە چڕوپڕی تەیە. دەستەکانت خۆش بێ و یاخوا قورگت هەمیشە هەر پاراو بێ. سپاس دەکەم. کاک شەحسێن دەمێ ئەوم پێ بڵێ لە ئەنجامی ئەو خولانە ئێوە جار هەبووە ینی ڕێت کەوتوتە ئەوەی کە کەسێکی زۆر تایبەت ینی قورئان خوێنێک بدۆزیەوە کە پێی معجەبی کە کەسێکە خولی نەبینی بێ و دەوراتی نەبینی بێ و جوانیش ئەدایی مەقامات کا و یان شارەزایەکی سەرەتاییش بێ هەیبێت. بەڵێ لەناو لە دەورەوەی هەرێمیش چاوم بەوە کەوتووە کە چەند کەسانێکم بینیوە لە ناو هەرێمی کوردستان لە سلێمانی و لە هەولێری خۆشەویستیش قورئان خوێنم بینیوە برایوان بینیوە کە ئەسڵەن زۆر لە مەقامات شارەزانە بووەوە ئەکرێت دەورەشی نەبینی بێ بەڵام خوای گەورە بە هەرەیەکی دەنگخۆشی و جوان ئەدای کردووە زۆر باشی پێداوە بتوانێتی بە شێوازێکی زۆر باش ئەدا بکە و تەنانەت ئەوەی لە دەوروبەری گوێی لێ بووە یعنی تووشی سەرسوڕمان هاتوون کە گویان لەدەنگی بووە طبعا ئەمەش ذلك فضل الله يؤتيه من يشاء. زۆر جوانە بەڵام حتمما هەوڵیشی داوە زۆر گوێی گرتووە لە قاریەکان
بەشێکی لەوانەیە لە سایکردنەوەش و بێت من حەزم کرد باز لە مەسلەی تەقلید بکەم. تەقلید واتە لە ئاساییکردنەوە ئاساییکردنەوەی کە قاریەک ئەمە چاکە بۆ کەسێک کە لە بیدایەتەوە دەست پێ ئەکات چەند ساڵێک لەسەر ئەم شێوازە ئەڕوا بەڵام بڵێ لەوە ئەچێت 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ زیاتریش بخایەنێ بەڵام ئەبێ دوایی لە حدێکا بوەستێ ئەم شخصە بۆیە ئێمە ئەڵێن فێری مەقامەکان ببێ بۆ ئەوەی تەورێک و شێوازێک و ئەدائێکی تایبەت بەخۆی دەرکەوێت لە سەڵ بۆی بڵێن ئێستا من کاتی خۆی هەر باوەکو عەبدولباست ئەم خوێن و خەڵکانێکی زۆر معجەب بوون بە سەڵتی من کە لەبەر ئەوەی کە من وەکو عەبدولباست ئەخوێنم بەڵام هەرچەندێک وەکو عەبدولباست خوێنم من نابم بە عەبدولباست دویش دوایی بە من ئەڵێن مقەلیدی عەبدولباست کەوا ئەبێ لە شتێکی تازە وەکو شێخ عەبدولباست خۆی لە لیقایەکی تەلەڤیزیۆنیا فەرمێ عمر التەقلیدی قەسیر عمر و تەمەنی تەقلیدکردن و لاساییکردنەوە کورتە ئەبێ ینی لە تەمەنێکی کەمە چونکە ئەو ئینسانە هیلاکەکە بێ ئەوەی بەرهەمێکی تازە و نوێ بخاتە بەردەست یعنی تۆ ئەبێت دایمەن لە تازەگەرە و لە نوێگەریابی بۆ ئەوەی کە شتێکی جوانتر و شایستەتر و شێوازێکی ئیبداعی زیاتر و جوانتر بکەوێتە بەرگوێ و بەرچاوی خەڵک لەما ینی زیاتر دەرکەوی و بە قاریئێکی ممتاز و بەوەی نەبی ینی قاریئمان بینی و ئێستش وەکو نەکها قاری ئەتوانێت قاریئی زۆر گەورەمان هەیە لا یەزال سێرەکەی لەو کاتێ ئەدا ئەکات بۆ نمونە قاریئی وڵاتی میسر شێخ ئەحمەد نوعەینا یادی بەخێر مثلا تەلەبەی شێخ مستەفا ئیسماعیلە هەتاکو ئێستا تەئثیراتی دەنگی شێخ مستەفا ئیسماعیل لەسەر سەوتی ماوە کە دوێی لێگری سەوتی زۆر ئەشوب هەیە بەو بەڵام زۆر جار شتی وا ئەخوێنێ شێخ مستەفا ئیسماعیل نەیخوێندەوە بەو مەقام و بەو ئەداء پاشان شتێکی تر هەیە من حەزەکەم ئەوە کە بینەرانی خۆشەویست و تامەزرۆیانی فێربوونی مەقامات بزانێت کە شتێک هەیە پێوترێت زەخرەفەی سەوتی ئەم زەخرەفە سەوتیە واتە ئەو شێوازە جوانی و ئەداءایە کە تۆ شتێکەکەی پێشترێکی تر نەیکردووە بۆ نمونە دەشێ ئەمە مۆرچێکی تایبەتی خۆتی تایبەتی بێت مۆرکێکی تایبەتی بێت بۆ نمونە ئێمە بەیات سێرەکەی ئەو بەیاتی کە شێخ شەحات محەممەد ئەنوەر ڕەحمەتی خوای لێبێ ئەی خوێنێ جیاوازە لەو بەیاتی کە سەید متەوەلی عەبدولعال ئەی خوێنێ جیاوازە لەو بەیاتی کە من شاوی ئەی خوێنە ڕەحمەتی خوای لێبێ هەموو شێر بەیاتە بەڵام کەسێک کە مەقامەکە بزانێت کە گوێی لێگە دەزانێ بەیاتە زۆر جار لە کوێ دەرەکەوێ بەیاتە یا لە خودی ناوەڕاستە دەرەکەوێ بەیاتە یا لە کۆتاییە بەڵام زۆربەی زۆریان لە قفڵە شتێکی پێمانوتری قفڵی مەقامەکە کە قفڵێکی لە قفڵەکە دەرەکەوێ ئەمە بەیاتە یا شتێکی ترە بۆ نمونەیەک بێنینەوە عەبدولباست کە سورەی ڕەحمانە خوێنێ مثلا کە ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان قارئ كتير كما خواني الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان أما سيركي بأدائك تر بشوازك تر هر بياته مەقامێکی ترمان هەیە کە پێوترێ مەسەرەن مەقامی عەجەم و مەقامی سەبا و مەقامی سێگا و مەقامەکانی تر ئەمانە هەر قاریئێک لە قاریئێکی تر بۆ ئەوەی لەو نەشوبهێ لەو نەچێ لەسەر شێوازی ئەو نەڕوا ئەمە ئەگۆڕێت بەڵام لە ئەسڵیشا مەقامەکە هەر خودی مەقامەکەیە یعنی عینی مەقامە دەستەکان خوبیە شێخجان دەمێ بڵێم لەو دەورەیە ئێوە لەسەر مەقاماتی عێراقی ڕایان دێنن ئەو فێرخوازانە یا لەسەر مەقاماتی میسری وانەیان پێ دەڵێن دەمێت ئەوە بزانم و دواتریش بەراوردێکی نێو مەقاماتەکان دەکەین بڵێ طبعا یان بە بڵێ قوتابخانەی عێراقی و قوتابخانەی میسری حەزم کرد لە بیدایەت ئەوم لەبیر چوو کە عەرزی خۆشەویستان و دۆستانی بکەم کە زانستی مەقامات و عیلمی مەقامات ڕێگە پێدراوە لەلایەن زانایانی زۆربەی زانایانی جیهان ئەگەر بچی بۆ مەوسوعەی فقی کۆیتی و یەکێتی زانایانی جیهان ڕێیان داوە بەوە کە قورئان بە مەقامات بخوێنرێ
بەڵام ئەوانەشی کە منعیان کردو و توانە نابێ بخوێنرێ لەبەر دوو هۆیە. هۆی یەکەمیان ئەوەیە کە ئەڵێن مەقامات لەسەر سولەمی مۆسیقییان لەسەر ئۆکتاف دا ئەڕێژرێ، ئۆکتاڤێ و سولەمی مۆسیقیە و زیاتر علمێکە لە مۆسیقاوە دەرکراوە. بەڵام وەڵامی ئەمە دراوەتەوە کە ئەمە لە سەوتی ئینسانەوە وەرگیراوە نەک لە مۆسیقا، چونکە خوای پەروەردگار کە مرۆڤی دروست کردووە دەنگی پێبەخشیوە. ئەم مەقاماتانە لە دەنگەوە وەرگیراوە نەک لە مۆسیقا، کە لە دەنگەوە وەرگیراوە دوایی دراوە بە مۆسیقا، دوایی دراوە بە مۆسیقا. ئەمە ئەوە ناگەیەنێ کە قورئان خوێندن مادام مۆسیقاش ئەو مەقاماتانەی تایە نابێ قورئان بەمە بخوێنرێ. هیچ دلیلێک نییە نە لە قورئان نە لە سنت کە بڵێ قورئان بە مەقامات و ناخوێنرێت. دلیلێکی صریحمان نییە. یەک عالمیش کە وای وتبێ فقط لەبەر ئەمە بۆ وتۆتی لە مۆسیقاوە نزیکە ئەوەش جواب دراوەتەوە. هۆی دووەم ئەوەیە کە پێم وابێ هۆیەکی معقولە ئەگەر ئەم خاڵی تیا بەرجەستە ببێ، ئەم هۆیە معقولە ئەگەر منع بکرێ بۆ ئەوە. هۆکە ئەوەیە کە ئەڵێ ئەو کەسەی کە بە مەقامات قورئانە خوێنرێ زۆر جار تەضحیە ئەدا بە مەخارجی حرف و ئەیدا بە تەجویدەکە لەبەر خاتری دەنگەکە، لەبەر خاتری مەقامەکە. بۆ نمونەیەکێک ئەڵێ وەسەماء ڕەفعها وەسەماء حرەکات بەینەکەکە، یعنی بە شێوازێک مەدەکە درێژەکاتەوە یان کورتێکاتەوە یان حرەکاتێک بە حرفێک ساکینە، حرەکەیەک بە حرفێکی ساکین ئەکە، حرفەکە خۆی ساکینە ئەم حرەکەی پێەکە. لەبەرەوە عولەمایان کەوتوانە مەمنوعە لەبەر ئەمە بۆ وتوانە زۆر جار ئیخلال بە قەواعیدی تەجوید و بە مەخارجی حروف و مەخرەجی حروف و سەوتەکە ئەدا زۆر جار حرفەکە کە دەرێ بڕێت لێی تێناگەی، نازانیت زۆر جار ذ بە ث عینەکە. یعنی لەبەر ئەمە، بەڵام ئەمەش الحەمدولله ضەبط کراوە و دووسێ کتێبێکمان هەیە لەسەر ئەوە کە زانان بۆ نمونە ئەو برادرانەی ئەو خۆشەویستانەی کە ئەیانەوێت کە بزانن کە مەقامات بە شێوازێکی علمی ئەگەر بخوێنرێ و قورئانی پێ بخوێنرێ حەڵاڵە. بۆ نمونە توان بگەڕێنەوە بۆ تەحریر حکم تەحبیر القورئان بالمەزامیر عەبدولمحسن بن عەبدولخالق الهندی داینەوە کە پیاوێکی زۆر شارەزا لەو بوارە و هەموو دەلیلەکانی خستە ڕوو. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت فەرقی بینی مەقاماتی عێراقی و مەقاماتی میسری یان بڵێن مەدرسەی میسری لەگەڵ مەدرسەی عێراقیە. طبعا مقام چییە ولحن چییە؟ خۆی لحن عبارة عن أسلوب القارئ في كيفية أداء الكلمات من حيث المقامات والنغمات والقفلات والتحريرات. أو شوازية كقرآن خن أي جريت بر، أو شوازة الدنيا كقرآن خن أي جريت بر بودر خصني وشكان في تكاني قرآني بيروز للري ولا للري آواز كانوا ودنج كانوا وهروها أو قفلاتنا قفل أويك كوتاي آياتك شوني بك در أبري مثلا هي يا أيها المزمل بون منبين النوارع يا أيها المزمل قم الليل إلا قليلا. أما أداء كيلي من سبب مقامي سيجا خوندم كبا مقامي سيجا خوندم چیم کرد أدائك لروي قفلة لروي تحرير واتا أداء كردنيكي جوان وبرجسته كردني أو مقام لسر أو كلمات قرآنيانة بو أو زياتر جوجر سودي لببينيا باشان مقامش هر عيني أوي كومالك دنجا هر دنجك لشوازيك أم يعني لوان ناتشي جابا بين سر مقام كان تشيه زور كسي حزكا مقام كان بلي اما حول مقامي اصل مان هي بيوتري المقامات الاساسيه او لا كتاب خاني عراقي عن مصري مقامات هر مقامات لكتاب خاني عراقي ولا مصري بريتيه لحود مقام خلاف هي لسر اوي مقام كتريبو زياد كان بناوي كرد اما مقام لك اهلي كردة ولا كردستان ورجيراو وبقوا معلومه بزان لكردة ورجا عنا وقش عراقي كان بكاري دينن يا مصري كان مصري كانش بكاري هن عراقيش بكاري هن كلمة صنع بسحر مقام كان يخو كوكردوتو مثلا حرفي صادك يعني صبا نونك يعني نهاونت عينك يعني عجم طبعا شوارقاشي بيا اوتري بلان فرقي كان هي مثلا باءك يعني بيات سينك يعني سيقح حاءك يعني حجاز راءك يعني مقامي الرست. طبعا
أمانة مقامي أصلين لعراقي لمدرسة عراقي ولا مدرسة مصريشة رونو أشكرايا من مقاماتنا من مقاماتي أصلين كومالك مقاماتي فرعي لجابته بيوتري أنغام نغمة كان اللي جابته بونمونا بياتي بونمونا بلين بيات تشيليا درجة حسيني لي درجة شوري لي درجة نواي لي درجة محيري لي درجة كالعراقي أخواني وبياتي مصريشي لي درجة مثلا بونمونا بلين رستي يعني راستي بيوتري راست واتا مستقيم راست يعني رستي بيوتري أم رست سوزناكي بيوتري سوزناك فرعك لو درجة يقاي لي درجة راستي مرصع وماهوري لي درجة لسيقا هزام رمل بستنكار سيقاي بلدي لي درجة لحجاز زنجراني لي درجة حجاز كاري لي درجة حجاز كار كردي لي درجة حجاز زمزمي لي درجة لعجم عجم عشيران مان هي شوارقاي مصري مان هي لي درجة لنهاوند عشاقي لي درجة عشاقي مصري لي درجة ونهاوندي مرصع ونجريسي شي لي درجة لصبا صبا زمزمي لي درجة وعندك فرعيات تري لي درجة طبعا مقامات فرعيات أنا هركي تايبتها لأصله كهاتو لا شوازي لقارئك ورجيراويان يعني أصل أم فهموا فروعاتها أما هموي لناو أو قومياتنا مثلا بونمونا لكردا مقامك بيوتري مقامي نيوشو لاي كرد نيوشو بيوتري لو تشل العربي على تركيا لاي فارس ناوي كتريها به بلان بيات لاي كرد ولا عرب ولا مدرسة عراقي ولا مدرسة مصرية هر بياته بلان لا مدرسة عراقية مدرسة عراقي فرقك شيء لقال مدرسة مصرية مدرسة مصري فرعكاني كمترة يعني أجر كوي كيتوا أو حوتي ترشي بخيت السر هم يناشة بانزا مقام بخوي فرعكاني هو لبانزا شانزايا كأخويا بينيته بلان العراقية مدرسة عراقي مدرسة عريقة ومدرسة جورية فرعكاني زوري ليدر أشي كقارئ أبنا وبانكاني عراقك وعبد الستار طيار عبد الرحمن توفيق مام أستاذ سعيد حسين قلقالي حاجي محمود عبد الوهاب حافظ مهدي حافظ خليل إسماعيل مثلا حافظ علي حسن داوود موسى علاء الدين قيسي عبد اللطيف عبدلي مثلا أمانة بيان خوندوا بتايبتي سروي هميان حافظ خليل إسماعيل كبي وتراو بستان الأنغام العراقية بمقاماتنا خوندوتي هر أويك مقاماتي عراقي زياترة لقو فروعاتي زياترة نشاني بيشكوتنو قشاوي زياتريتي حتما عراق دار المقامات القرآنية أكريب بوتري دار المقامات القرآنية عراق يعني سرچاوي مقاماته أكريب بلين قارئ مصري كان سودي شان لقارئ عراق كان ورقتوه حتى تنانت كاتي خوي لبنجا كان يقدوانك لكبار لهر جورا قارئ كاني ولاتي مصر وكو شيخ عبد الفتاح شعشاعي وشيخ ابو العين شعشع وشيخ عبد الباسط رحمتي اخوان لبي كدن بو عراق بو برسي دايشي بادشاي عراق لبي لا برسكا قران خوان شان بحافظ خليل اسماعيل كوي يعني براديك سريان صور امانك جوان دني حافظ خليل لبي زور حتى هيك كان الله كأمتان شك أبر بو إمتان بانكرتو بو إيرة براسي أما فخرة بو أهل العراق كقارئ كيواوك وحافظ خليل إسماعيل جا حزم كرباس لو أنغام أنا بكم فرق كاني مدرسة عراقي كاللعب وثمان لمصرياتا بانزا وشانزا وأجر بكرتا حفا كريك زور شارع زابي لعراقياتا شخص تا حفتا وزياتريج أروى مثلا لو مقاماتاني كلا فرق كانوا درجة مقامي خنبات مقامي عجم عشيران مقامي حديدي نغمي مقامي منصوري نغمي مقامي جمال نغمي مقامي دشت نغمي مقامي مخالف مثنوي نغمي مقامي قطر نغمي مقامي حجاز همايون نغمي مقامي جبوري نغمي مقامي دوغا نغمي خلوتي كالعجم ونزيكا مثلا أما مقامات أنا سيركي قارئ عراقي كان زور بشويكي إتقان بيأوي إخلال نبى تجويد كان نبى مخارج حرف كان أم مقاميان خوندو أكري هندي مقاماتي شبه قرآني بينا خوندري جوان أكريت زور باشا بلام ديسان دمي جملة شتيشي تربيت 2000 بردوام دبين لسر بسوقيا كمان أعوذ بالله من الشيطان الرجيم وكل إنسان ألزمناه
في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا صدق الله العظيم. جزاك الله الخير. أما مقامات عراقي بو بشوازي عراقي شوازی عراقی زۆر باشە لەبەرەوەی کاتەکەش ئەو ماوە دەمەوێت باس ئەو بکەین ئێستا مقامات یان قوتابخانەی عێراقی لەگەڵ قوتابخانەی میسری ئێستا لە ئێستادا کامیان گەشاوەترە و ینی کامیان لە پێش بڕچێدایە؟ مقاماتی عێراقی وەکو باسم کرد بەڕاستی لە ڕووی فەرعەوە و لە ڕووی زەخرەفەی سەوتیەوە زۆر دەوڵەمەندە، یعنی ئەتوانرێ ئیسفادەی لێ بکرێت، بەڵام حالیەن وەکو چۆن بڵێن بووە بە یاسایەکی نێودەوڵەتی کە بە قیراءە و شێوازی میسری لە پێشبڕکێکانی جیهانە تەنها و تەنها شێوازی میسری قبوڵە بۆ لە چەند ڕوویەکەوە. یەکێک لە ڕووەکان ئەوەیە لە ڕووی نەفەسەوە درێژی هەناسە یەکێکە لە شەرتەکان کە لە قیراءەی عێراقیە ئەمە زۆر بەرجەستە نیە و ئیحتیمامی پێ نەدراوە. یەکێک لە سەبەبەکانی تر ئەوەیە لە قیراءەی میسریە طبقاتی عالی و طبقاتی زۆر بەرز وەکو جواب و جواب و بەرزتر ئەخوێنرێ، لە عێراقیە کەمترە. بەڵێ لە عێراقیشا جواب و قرار و جواب کە ئەمە علاقەی بە علمی سەوتەوە هەیە جودایە بڵێن لە مەقام، ئەمە علاقەی بە سەوتی ئەو شخصەوە هەیە. طبقاتی سەوتیە لە سێ طبقە پێک دێ کە طبقەی یەکەمیان پێوترێ قرار و پاشان جواب لەو بەرزترە و جوابی عالیمان هەیە هەیشە ئەڵێ یەکسەر جواب. ئەمە لە قیرائی میسریە زیاتر بەرجەستەیە و زیاتر ئاشکرایە. یەکێک لە ئەسبابەکان ئەوەیە قیرائی میسری محکەمتر و مەتینتر و بەقووەترە و کۆمەڵێک ئەدای زۆر جوان تایە بەرجەستە بووە. بەڵام ئەوەی کە لە مەدرسەی میسریە بینراوە لەگەڵ ئەوەشە لەو کیباری قوڕائانەی کە بینراوە هەر لە بیدایەتەوە کە لە مەدرسەی میسریە کۆمەڵێک قورئان خوێنی زۆر بەناوبانگ دەرکەوتون کە لە بیدایەت وەکو بڵێن شێخ مەحموود ڕفعەت خوای گەورە لێی خۆش بێ کە قورئان خوێنێکی کۆنی میسرە، پاشان کامل یوسف البەهتیمی یەکێکە لە پێوترێ الصوت المبکی دەنگی گریان، پاشان دوای ئەوە شێخ محەممەد صدیق المەنشاوی قاری الروح القارئ الملائكي، پاشان شێخ عەبدولباسط محەممەد عەبدولسەمەد ئەو دەنگە ئاواز و بەسۆز و بەقووەتەی کە باوەڕ ناکەم کەسێک لە جیهانە ناوبانگی دەرکردوێ بەهۆی قورئان وەکو ئەو. پاشان دەین بۆ سەروتر مەسەلەن شێخ شەحاد محەممەد ئەنوەر دوای دەرکەوتووە و قاریئەکانی تر شێخ سەید متەوەلی عەبدولعال دەرکەوتووە و ڕاغب مستەفا غەلوەش دەرکەوتووە. قاریئەکان زۆرن لە وڵاتی میسرە. بەڕاستی ئەوەندە قاریئی میسری دەرکەوتون سەبەبەکەیشی چییە دەرکەوتنیان؟ زۆر سەفەرکردنیانە بۆ وڵاتانی عالەمی ئیسلامی لەو پەڕی شەرقی ئاسیا بۆ ئەم پەڕی وڵاتی غەرب گەڕاون بە دەعوەتنامەی ڕەسمی ڕۆیشتون، ئەم دەنگیان گەیانەوە بە عالەمی ئیسلامی و خەڵک بەهۆی دەنگیانەوە مسلمان بووە، خەڵک هەبووە فێری قورئان بووە بەهۆی دەنگەکەیانەوە، محەبەتی قورئان چوەتە دڵیەوە، بۆیە زیاتر مەدرسەی میسری گەشەی کردو و دەرکەوتووە و ئیلا مەدرسەی عێراقی هیچی کەمتر نییە لە مەدرسەی میسری. بەڵام ئێستا وەکوتم وئیلاوە لە ڕووی فەرعیاتی مەقاماتەوە مەدرسەی عێراقی دەوڵەمەندترە. بەڵام لە ڕووی عەمەلیەوە حالیەن قیرائی میسری بەربڵاوترە و لە پێشکەوتنتر پێشوازیشی زیاتر پێشوازیشی زیاتر تایە و زیاتر ئەدای
ئەدا علمیەکەی و ئەدا زەخرەفیە سەوتیەکەی زیاتر سێرەکەی لە میسرەکە زیاتر دەرئەکەوێ ڕۆژ لە دوای ڕۆژ ئەبینی قاری ئێمە بۆ لەو هەوڵ ئەدەین و حەز ئەەکەین زیاتر لە قیرا عێراقیکەشا کەسانێک ئەلحەمدوللا کەسانی زۆر باشمان هەیە و دەنگی خۆشمان هەیە ئەتوان ئەدایی باش بکەن بەڵام لەبەر ئەوەی مەدرسەی عێراقی وەکوتم مەقامە فەرعیاتی ئەوەندە زۆرە چێ بۆ 67 و بگرە زیاتر بۆ 80 زۆر کەم کەس هەیە بتوانێت سەیطرە بکاتە سەر ئەم هەموو فەرعانە وئیلا ئەگەر گوێ لە حافظ خەلیل ئیسماعیل بگری کە ئەم هەموو مەقامات و فەرعیاتانەی ئەخوێنێ بەڕاستی دڵت لێی تێر نابێ و گوێ لێ تێر نابێت کە زۆر باشە من پرسیارێکم کرد وەڵامی پرسیارەکەم دەست نەکەوت و ژۆ بووی ئەوە لەم خولەدا ئێوە لەسەر کام شێوازی مەقامات دەڕۆ بەس ئێمە زیاتر لەسەر مەقاماتی میسری ئەڕوێن بەڵام لە خولەکانی پێشترا ئێمە باسمان زیاتر لە قیرا عێراقی نەکردو بۆ لەبەر یەک هو بۆ ئەوەی لیان تێکەڵ نەبێ بەڵام بە ئیزنی خوا ئینشاء الله ئێمە ئاماژە بۆ مەدرسەی عێراقی و مەقاماتی عێراقی شکەین لەم خولەیە هەر بەس بۆ زانین و معریفە کە بیزانن کە مەدرسەی عێراقیش مەدرسەیەکە هیچ ئەگەر دەرفەتان ببێت لە خولەکانی ئایندەدا ئێوە کۆمەڵی خەڵکی زیاتر بۆتان دەردەکەوێت کامانن کە شایانی ئەوەن ئەمانەت زیاتر دەربکەون دەشێ بە ئەمانە بڵێن ئێوە بڵێ پیان خولێکی مسەغەردا بچوو کراوەدا بەڵێ ئینشاء الله ئێمە کە بۆمان دەرکەوێ ئەوانە ئەهمیەتی زیاتر و خولی تایبەتی تریان بۆ ئەکرێتەوە بۆ ئەوەی زیاتر بەرەو پێش بڕۆن زۆر باشە کاک شێخ حوسێن دەمەوێت شتێکی سەرگوزشتێکی خۆشی خۆتم بۆ بژەڕێەوە کە لەهۆی بەهۆی قورئان خوێندنەوە لە شوێنێکە لە حاڵەتێکدا زۆر پێخۆشحاڵ بووبی ینی وای کردبی ینی حاڵەتی ڕوحی وا لێ کردبی تر زۆر بەرز بووبیتەوە قورئان طبعا هەمووی هەر بەرز بوونەوەی و بەهۆی قورئانەوە مرۆڤ بەرز دەبێتەوە و تایبەت جەنابەت دەنگ و سەدایەکی خۆشتان هەیە ینی بە جوانی قورئان دەخوێنی ئەوە هەمیشە پێ بەرز دەبێت بەڵام شتێک بێ دیار بێ دەمەوەکو بۆ بینەرانیش واللهی ئەوەی کە زۆر پێم خۆش بوو و دڵخۆشی کردم یەکەم کڕەت یەکەم سەفەرم بوو بۆ دەرەوەی وڵات وەکو نوێنەری گەلی کورد وەکو قاریئێکی کورد قورئان خوێنێکی کورد کە دەرکەوێت لە وڵاتی هیندستان کە ساڵانە میهرەجان و فیستیڤاڵات و ئاهەنگی زۆریان هەیە لە وڵاتە و لە وڵاتانی عالەمی ئیسلامیش بە تایبەتی لە مانگی بڵێن ڕەمەزان و لە یادی مەولودی نەبەویە و لە سەری ساڵی هیجرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەم کاتانە سێرەکەی لە عالەمی ئیسلامیە میهرەجانات و حەفەلاتی قورئانی زۆر دەرەکەوێت بۆ یەکەم جار ساڵی 2012 بوو کە دەعوەتنامەیەکم بۆ کرا کۆمەڵێ برا دەستیانتیا بوو کە من بتوانم بەشدار بم لەوێ خوای گەورە پاداشتیان باتەوە ئینشاء الله و ببێتە زەخیرەی قیامەتیان کە من وەکو نوێنەرێکی کورد چووم لە وڵاتی هیندستان کە نزیکەی 30,000 کەسێک دانیشتبوون گوێیان ئەگەر بۆ من زۆر خۆش بوو لە ڕوویەکەوە لە ڕوویەکشەوە یعنی ئینسان ئەترسێ ئینسانی مسلمان ئەترسێت تووشی عجب ببێت تووشی ڕیا ببێ چونکە ئەمە لە خۆیان خەتەرە کە قورئان خوێنێک بێت لە بەردەم جمهوریەکی 30,000 کەسیە دانیشە قورئان بخوێنێ طبعا حاڵەتێکی ڕۆحی زۆر گەورە بوو زۆر خۆش بوو بە نیسبەت بنەوە بە جلێکی کوردیەوە و کە لەوێ قورئان بخوێنم ڕوبەڕووی پێشوازێکی گەورە لێکرا و پێشوازێکی یەکجار گەورە و ناوازە و نەبینراو لە ئێمە و لەو قورئان خوێنانی کە بەیەکەوە بووین کە لە وڵاتانی جیهانەوە هاتبوون هیچ چەند وڵاتێک بوون بۆ نمونە بەنگلادیش و وڵاتی میسر و ئێران و مەسەلەن وڵاتی مەغریب و ئەوانە هەمووی بەیەکەوە بووین کە بەڕاستی زۆر سەرنج ڕاکێش بوو زۆر حرمەتیان لە قاریئەکان ئەگرت و لە هەمووی خۆشتر ئەوە بوو ئەو ئەڵڵا و ئەو یعنی ئینفعالاتە ڕوحیە بوو کە بۆ قاریئەکەیان کرد بەڕاستی زۆر ئینسان پێی مفەڕەح ئەبوو پێی یعنی زیاتر تەشجیعی ئەوەی ئەکرد کە زیاتر برەو بم قورئان خوێندنەوە بەمەبدا خوای گەورە ئینشاء الله موفقیمان پێ بەخشێ و لێمان وەرگێ لە بەخاتری ئەو بێت ئینشاء الله دەبێت ئاماژەی بۆ بکەی حتمما کۆمەڵێ بنەما پێویستە لە هەر کەسێکدا هەبێ ئەگەر باست نەکرد بێ کۆمەڵە بنەماچی بۆی ئەو کەسێک کە دەیەوێت بێتە ئەم دنیاوە لە ئایندەدا لە خۆیدا ببینێتەوە چی تێدایە و ئەو بنەمایانە چین کە پێویستە لەم دەوراتانی ئێوە بەشدار بێ کە بزانێ بە کەڵک ئەوە دێسبێنە ببێتە قارێ یەکەم من نصیحەتم بۆ خۆشم و بۆ هەموو کەسێک کە ئەوێ قورئان بخوێنێ تەنها لەبەر ڕەزامەندی خوا قورئان بخوێنێ
خۆی یەکلاکاتەوە بۆ خوا و ئیخلاص لە دڵیا بێ چونکە هەموو عیبادەتێکی ئێمە مەفروزە دوو شەرتی تیا بێ یەکەم موافق بێ بە شەرعی خوا و پێغەمبەر دووەم ئیخلاصی تیا بێ ئێمە ئەبێ قورئان بەو شێوازە بخوێنین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاوڵانی خوێندویانە و ئینشاءڵڵا ئێمە لەوە لا نادەین و کە بە قورئانیش بە مەقاماتە خوێنین مەبەستمانەوەیە سەدا و دەنگێکی خۆش وەکو ئەبوو موسای ئەشعری ڕزای خوای لێ بێ کە قورئانەکەی ئەخوێن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من گوێم لێ ئەگرتی فەرمووی لەو علمت أنك تسمع لحبرته لك تحبيرا خوشتر أم خوێن علەمایانە فەرموون فيه جواز المبالغة في تحسين الصوت فرمون جائزة إنسان مبالغة بك أوي دنيا خوي خوش به جام نصيحة بو همو برايك بو همو كسك أيوب بتقاري كم إخلاص باشان إتقان للروي تجويده تجويدك باش فير ببه مخارج حروف وقف ابتداء كزور جرينج لكوا أوستي ولا كواني باشان كوملك تمرينات هي إنسان أما أبيت حول أما أنا كبيت السرخو أو إنسان أخوي كهولبا تمريني نفسه تمريني أداء بوي كبير بيت فيري مقام ببي بشوازك جوان هم قرآنك أزاني هم إخلاصك إن شاء الله تيابي سرتاج دبي لا سايكر نودس بيبكا هم كسيك دبي هم قرآن خوينيك أبي لا سايك يشترب كاتوا تنانت مع مصر الشيخ عبد الباسط هم جاري يفرموا كجملة قارئ كي بيشخم أبو يا وكو الشيخ محمد رفعت يا وكو قارئ كاني تر ديك هبو لو دي الراديو كبو قرآني تاع أخواندا ولا الراديو كو قرآني تاع أخواندا ولو إذاعي قرآني بو كانها كيلومتر مقبري بس بو يبشم موعده كم أزاني لك يا قرآن أخواني يوم لو قارئ أبو بيم وابي الشيخ محمد رفعت بو كبيو ترقي ثارة السماء كجوم لي أجد يعني دعاء الله تقليدي صوتي مكردوه هم قارئ كان الله تقليدي فلان كسمان كردوه بلام أم تقليد ليك كوبويك كتير فرقك هو هي بس صال بتقليدك في أجا شواذ كتير بوه هو هي حوض صالي هو زيادة بلام جرينج أوي للتقليد درجة وشواذ كتابتي بخوي أويش بتشيا بويا كمقام كان بتهيبتي خويان وأصلي كان وفرعي كان بجواني بزاني وبزاني زخارفي صوتي شونه وبزاني شون أداءك وكاتك برامبر جمهورك قرآن أخواني توشي بشوكان نبيت سيطر بكات السر خويا كان نفسي حتما كأترسي والشرم أكا أما التأثير كات السر أوي كهم نفسي كرتبه وهم توشي حالتك به لعلم صوته ولعلم مقامات بيوتر النشاز ويك لو مقام درجة بو شوازك كان النبي سراو نخوازراو برجو كوي خوجنيه خوشه يا شيخ زور بكورتي ودميول نهاية برنامجش دا با چنايات القرآن فيروز بدنج برستان كوتاي بيبينين قرآن پێویستە ببێتە شانۆیەک بۆ دەرخستنی دەنگەکان یان دەنگەکان ببنە شانۆیەک بۆ دەرخستنی قورئان حتما پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم يعني دەکرێت پرسیارەکەم ڕوونتر بکەم مەبەستم ئەوەیە دەکرێت لە ڕێی دەنگەکانەوە ینی بەنمایشی قورئان دەنگ دەرخەی یان دەکرێت لە ڕێی دەنگتەوە قورئان دەرخەی بە هەردوو شێوازەکە ئەکرێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ ليس منا من لم يتغنى بالقرآن زينوا القرآن بأصواتكم بيغمر فرمي دي كان فرمي قرآن برز إنه بدنا كانتن كوابي أتواني تول الرجاي دنك توا دعوة بكي أتواني للرجاي دنك توا أو دنك خوشي كخوا بيداوي قرآن در خيبو خلق ولا الرجاي أم قرآن وا صوت خوشكي خوش در خيبو بو بيناران وبيسران زور باش يا شيخ جان دەمانەوێت لە کۆتاییدا بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز جۆمان لێبێ بەدەنجی تۆ بەڵام من کۆتایی بە بەرنامەکە دێنم دوزار بەڕێستان دەست پێ بکەن بینەرانی ئازیز و خۆشەویست لە ماوەی ڕابردوو لە بەرنامەی باس و خواز لەگەڵ ئەوەی ئازیز و خۆشەویستدا بووین بە میوانداری زۆر بەڕێز شێخ حسێن بەرزنجی قورئان خوێنی نێودەوڵەتی تەوەرەی بەرنامەکەشمان شێوازەکانی خوێندنی قورئانی پیرۆز بوو بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن
الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين صدق الله العظيم.